السلام عليكم ورحمة الله. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. برزان ملبندي روشنبيري وكوملايتي زهاداتي بيرخدري شاهو زور خوش حالم كبديدارتان شاد دبم و دەستخۆشیشتان لێ دەکەم بۆ ڕێکخستنی ئەم کۆبوونەوەی ئەم ئاهەنگە بە بۆنەی یادکردنەوەی لەدایکبوونی پێغەمبەری خاتەم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ کە ئەمە لە مێش ساڵە بەڵکو چەند سەدەیەکە لە هەموو عالەمی ئیسلامیدا زۆربەی هەرە زۆری کراوە بە عادەتێکی باش. ئێمەوە بە نەرێت و عادەتێکی باشدا دەنێین بۆیە هەموو ئەوانەی باسی ئەوە دەکەن کە ئەمە قەزیەیەکی داهێنراوە بیدعەتە قسەکەیان جێی خۆی ناگرێ مادام ئێمە ئەمە بە عادەتێکی باش دادەنێین نەک بە بەشێک لە عیبادەت، چونکە عیبادەت هەمووی خوای پەروەردگار دیاری کردووە و زانایان گوتویانە الأصل في العبادات التوقيف، بناغە لە عیبادەتەکاندا بریتێ لە وەستاندن چی خوا فەرموویەتی هەرەوە عیبادەتە، بەڵام لە عادەتەکاندا ئەسڵ دەستکراوەییە. ئێمە زۆر عادەتی باش هەر لە سەردەمی هاوڵان و خوالیان ڕازی بێ عادەتی باش نەرێتی باش داهێنراون لە هەموو بوارەکانی دینداری و دنیاداریدا. لە ئەسڵ لە عادەتەکاندا دەستکراوەیە گرنگەوە نێوەڕۆکەکەی شەرعی و ڕێک و چاک بێت و لەدایکبوونی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم ڕووداوێکی زۆر گەورەی لە مێژووی مرۆڤایەتیدا کۆتا پەیامبەری خوا کۆتا نێردراوی خوا یادی بکرێتەوە کە لە فلان ڕۆژە لەدایک بووە کە کوردەواری خۆمان وشەکەش بە هەڵە دەڵێن مەولود، یادی مەولود دەبێت بگوترێ یادی مەولید یعنی کاتی لەدایک بوون، بەڵام مەولود یعنی لەدایک بووەکە کە پێغەمبەری خاتەمە صلی الله عليه وآله وسلم. ئەوە بۆ هەموو مرۆڤایەتی جێی شانازیە کە یادی لەدایکبوونی فەخری کائینات و سەروەری پێغەمبەران و باشترین مرۆڤ چاکترین بەندەی خوا بکاتەوە. خوای پەروەردگار لە سوورەتی شەڕحدا دەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکڕەک، ئێمە یادی تۆمان ناوی تۆمان بەرز کردەوە. هەرچی مسلمانان دەیکەن لەو یادەدا هەمووی بریتێ لە جێبەجێکردنی ئەم ئاەتەی خوا، یادی پێغەمبەر و ناوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرز ڕادەگرن. فعلا بۆ ئەوەیە کە مسلمانان لەو مانگی ڕەبیعی یەکەمدا بە پلەی یەکەم ئەگەنا لە هەموو مانگەکانی ساڵدا ئێمە هەر شوێن پێغەمبەر دەکەوین عەلەیهی سەڵات وسەلام و دەبێت هەر یادی بکەین و ڕەوشتەکانی ئاکارەکانی هەڵوێستەکانی دەبێت یاد بکەینەوە. بەڵام ئەگەر لەو مانگەدا بە تایبەتتر یاد بکرێ کۆبیرمان لەسەر ڕێو شوێن و هەڵس و کەوت و ڕەوشت و ئاکارەکانی بێ هیچ ناشەرعیشی تێدا نییە و ئەمەش بۆ تەعادەتێک یانی ئێستا لە هەموو دنیادا هەموو میلەتان یادی گەورە پیاوانی خۆیان دەکەنەوە، یادی ڕوودا و مێژوویەکانیان دەکەنەوە و من کتێبێکم لەو بارە نووسیوە بە ناوی یاد و بۆن و جەژنەکان و هەڵسەنگاندنێک دە 12 ساڵ لەمەوە پێش لەوێدا گوتومە هەموو یاد و بۆنە نیشتیمانیەکان، نەتەوەییەکان، جیهانیەکان، پیشەییەکان، ئاینیەکان تەماشای نێوەڕۆشیان دەکرێگە نێوەڕۆکەکەیان شەرعی و چاک و بەسوود بێ بۆ خەڵک تەواو. ئەوەی کە تەحەکوم دەکات لە بواری عادەتەکاندا بریتێ لە هێنانەری بەرژەوەندی، مادام بەرژەوەندی تێدا بێ و لەگەڵ دەقێکی شەرعیدا مصادەمە نەکاوتێک نەگیرێ هیچ غوباری لەسەر نێوشتێکی چاکە و ڕێکە و مسلمانانیش ئەجر و پاداشتیان دەبێت لەسەری. بەنسبەت ئێوەی بەڕێزەوە ئەم مەڵبەندی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ساداتی پیرخدری من وەکو برایەکی دڵسۆزی هەموو لایەک ئەوەتان پێ دەڵێم کە بزانن هەم ئێوە هەم بنەماڵەکانی دیکە لە شێخ و ساداتی ئەم وڵاتەی ئێمە هەرێمی کوردستان و هەموو دنیاش ڕێز و حورمەتێکە لە باو باپیران و پێشینانتان نراوە لەبەر ئەوە بۆ کە بۆ خاص الحاو بوون و لەبەر ئەوە بۆ کە پەیڕەویان کردو لە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم. بۆیە پێویستە ئێوە لە پێش خەڵکی دیکەوە
خەم لە پێغەمبەر بخۆن، خەم لە ڕێبازەکەی بخۆن، خەم لە ئاین و بەرنامەکەی بخۆن، پێوە پابەند بن، بەرزی ڕابگرن بەکردەوە ژیان، شێوەی ژیان و ئاکار و ڕەوشت و ڕەفتارەکانی لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵاتی خۆماندا بەرجەسە بکەین. بەوە دەبینە شوێن کەوتوی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەوە دەبێنە نزیکی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم. ئەگەر نە 100 شەجەرە بێنە و نەسەبی خۆت بەرەوە سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەگەر بە نەسەبی ئیمان و تەقوا نەچێوە سەری بای فلسێکە، هەمووتان دەزانن. بە نەسەبی ئیمان و تەقوا لەگەڵ محەممەد الموستەفادا نەبی، ئەوەی دیکە هیچ شەفاعەتت بۆ ناکە. پێغەمبەر خاتەم فەرموویەتی من بطأ به عمله لم يسرع به نسبه، لە صاحی مسلم داهاتوە. هەر کەسێک کردەوەکەی دوای بخا، نەسەب و ڕەسەڵێکی پێشی ناخا. و پێغەمبەری خاتەم صلی الله عليه وآله وسلم فەرموویەتی ئەی فاتیمە، ئەی فلان، ئەی فلان، ئەی فلان، بانگی خزمەکانی خۆی کردووە، لەگەڵ خوا دابن، لەگەڵ ئیمان دابن، لەگەڵ ئیسلام دابن، ئەگەر نا من هیچ سوودتان پێ ناگەێنم، بە تەمامە بنە من شەفاعەتتان بۆ بکەم ئەگەر لەگەڵ خوا و لەگەڵ ئیمان و ئیسلام دانابن. ئینشاءڵڵا ئێوە هەروانە، من دەزانم بۆیە لێرە کۆبووینەوە الحەمدوللا ئەم مەڵبەندە ئومێدم وایە کە نوێژەکەتان تێدا نەبێ. نوختە زوحفی قیادەی سیاسی ئەم وڵاتەی ئێمە ئەوەی کە نوێژ نەکەرن. من لە ڕووی خۆیان 100 جار گوتومە ولا لە ئیعلامدا گوتومە، دومە کاکە مشکلەی من لەگەڵ ئێوە نوێژ نەکەرن. جا چێ مامۆستا نوێژ ئینسان دەیکا و نایکا، وتمە نا، کە نوێژت نەکرد لە هەموو خراپەیەک نزیکی. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. ئەگەر نوێژت نەکرد دەگونجێ مەشروب خۆر بی، دەگونجێ قاتل بی، داوێن پیس بی، چی بی. نوێژ خاوەنەکەی دەجێڕێتەوە لە خراپە. جا ئومێدم وایە ئینشاءڵڵا ئێوە وەکو هەموو خزمانی سادات و شێخ نەکەر تەنیا پیرخدری شاخ و هەمومان ئەوەی کە خۆی بە عایدی پێغەمبەر دەزانێت صلی الله عليه وآله وسلم. پێغەمبەری خوا بە نەسەبی تەقوا دەبێ بچینەوە سەری، بە نەسەبی ئیمان بچینەوە سەری، بە نەسەبی شوێن کەوتن بچینەوە سەری. خوای پەروەردگار وا دەفەرمێ لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. بەدڵنیایی لە پێغەمبەری خوادا باشترین سەرمەشقی هەیە بۆ ئێوە، شوێنی کەون، دامێنی بگرن، شوێن پێی هەڵبگرن، خۆتان فیدای ڕێباز و ڕێو شوێنەکەی بکەن، بەوە لە پێغەمبەر نزیک دەبی صلی الله عليه وسلم. و بەدڵنیاش بین ئەوەی کە لە دنیادا لە خزمەت ئاین و ڕێبازەکەی پێغەمبەری خاتەمدا نەبێ، لە قیامەتێ لە خزمەتیدا نابێ لە بەهەشدا. با خەیاڵ پەڵاو نەکەین. هیوایە تەنیا بە خزمایەتی هیوا هەیە مەسەن کاکە من مسلمانم تەواو، ئەوی دیکە دەڵێ من هەر ناوم ئیسلامی و تەواو، ئەوی دیکە دەڵێ من ناوم شێخ و سەید و تەواو، ئەوی دیکە دەڵێ من مەلام و تەواو. نا، دەبێ بەکردەوە لە خزمەت پێغەمبەر دابی عەلەیهی سەڵات وەسەلام. ئەمجا لە قیامەتێ لە خزمەتیدا دەبین لە بەهەشتەکانی خوادا. ئەمن جارێک کەس پیرۆزباییتان لێ دەکەم و پیرۆزبایی لە هەموو مسلمانانیش دەکەم و دەستخۆشیشتان لێ دەکەم و هیواداریشم کە ئەم میلەتەی ئێمە کە وەکو کاک سەید مزەفەریش گوتی معانات و ئێشوژانێکی زۆرمان هەیە، ئەوە چەند ماگەم و چەند هاتووە، خەڵک لە ناڕەحەتیدا زۆر چاک دەزانی. هیوادارم کە ئەم میلەتەی ئێمە هەموومان بیر بکەنەوەی لەوەی جاریچکە لە دەوری پێغەمبەر کۆبینەوە عەلەیهی سەڵات وەسەلام، لە دەوری قورئان کۆبینەوە، لە دەوری ئیسلام کۆبینەوە. مامۆستایان برایان بەڕێزان، ئیمان و ئیسلام و پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم خاڵی هاوبەشی بینی هەموو مسلمانانە. هەموومان هەرچەند لە چەند شتێکدا ڕازیاییمان هەبێت لە وردە بابەتاندا، بەڵام لەسەر قورئان کۆ دەبینەوە، لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کۆ دەبینەوە، لەسەر قیبلە، لەسەر نوێژ، لەسەر جومعە و جەماعەت و لەسەر شوێنکەوتنی شەریعەت هەموومان کۆ دەبینەوە. با ئێمە خاڵە هاوبەشەکان بکەینە پردی پێگەیشتنمان، با بەهۆی وردە بابەتانەوە خۆمان بڵاو نەکەین وا لە خۆمان بکەین بە شەنە و سێرکەش کۆرەکرێنەوە، با کار بکەین لەسەر خاڵە هاوبەشەکان. ئەگەر وامان کرد ئەمن پێم وایە نوێژکەرەکانی ئەم میلەتەی ئێمە، خواناسەکانی، خواپەرستەکانی زۆرن، ئەگەر خۆمان پرژ و بڵاو نەکەین. با کۆبین و بەداوا بکەین کە ئەم وڵاتە، ئەم میلەتە شایستەی ئەوەیە بە شێوەیەک حوکمڕانی بکرێت کە دادگەری تێدا بچەسپێ، فەساد نەبێ، زوڵم نەبێ، گەندەڵی نەبێ، قۆرەخکاری نەبێ. ئەم میلەتەی ئێمە شایستەی ئەوە نییە کە ئەمە بۆ 33 ساڵ دەچێت بە شێوەی حوکمڕانی بکرێت کە کەمینەیەک پڕ بن ببنە ملیارلێر لە حیزب و خزم
زۆرینەیەکیش قڕبن وڵاتیشمان بەو شێوەیە بێ خەڵکمان بێکار بێ بەرهەمی خۆماڵیمان نەبێ وڵاتمان بەو شێوە بێ ئەگەر حکمڕانانی ئەم وڵاتە ئەگەر حکمێکی ڕەشیدیان کردبایە ئەگەر لە قاغ و قەپێلکی حیزبایەتی و بنەماڵە و خزماتی هاتبانە دەرێ بۆ فەزای نیشتیمان پەروەری و بۆ فەزای نەتەوە پەروەری و خەڵکیان هەموو بینی باە ئێستا وەزعمان بەم شێوە نەدەبوو ئەوەی ئێستا دەیبینین ئەمە دەرەنجامی ئەو پێشەکی غەڵەتانەیە کە پێشتر چێندراون ئەگەر بمانەوێت لە داهاتوودا ئەنجامێکی باشترمان دەبێت ئێستا پێشەکی باشتر بچێنین هەمیشە پێشەکیەکان چۆن بن دەرەنجامەکەیان وا دەبێت ساڵەهای ساڵە ئێمە لەگەڵ بەڕێزانەی کە حکمڕانی ئەم وڵاتەندا دەنیشین کۆ دەبینەوە پێمان گوتن باوکم وەڵا بە زوڵم وڵاتەکەمان کاول دەبێت بە قۆرخکاری کاول دەبێت بە فەساد کاول دەبێت بە هەڵوەشانەوەی خێزان وڵات کاول دەبێت بە بەلاڕێدابردنی گەنجەکان وڵات کاول دەبێت بە لەخوا دوورکەوتنەوە خەڵک وڵاتەکەمان وێران دەبێت کاکە چی دیکە چاوتان لەوە نەبێ خەڵک بە غەریزەکانی خۆیەوە سەرقاڵکەن بۆی بۆ تۆ ببێتە داردەست بە کەڵک نایە نە بە کەڵکی خۆی دێ نە بە کەڵکی تۆ دێ نە بە کەڵکی وڵات دێ با کارێکی وا بکەین کە بەرەوخوا بگەڕێنەوە زۆر جار گوتومانە وێدم وایە کە خوا تەوفیقمامدا زەرەر لە نیوەی بگەڕێتەوە زیاتر وڵاتەکە کاول نەبێ ئەوەی من پێشبینی دەکەم ئەگەر هەڵوەستەیەک نەکەین نەگەڕێینەوە وەرچەرخانێک نەکەین ئەم وڵاتی ئێمە زیاتر بەرەو داڕوخان دەچێت زیاتر بەرەو بێهێز و پێزبوون دەچێت و حکوومەتی نیوەندی لێمان بێمنەتر دەبێت و ئەوانەی کە ڕۆژێ لە ڕۆژان سەلاو مەرحەبایان لەگەڵ ئێمە هەبووە لە زلهێزان و لە وڵاتان زیاتر لێمان نائومێد دەبن ئەوە بەسەراحەت پێیان گوتوین لە کۆبوونەوەی گشتیدا لە کۆبوونەوەی تایبەتدا ئومێدم وایە کە وەرچەرخانێکی باش بکەین لە ژیانی خۆماندا بەهۆی دووبارە کۆبوونەوە لەسەر ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئیمان و ئیسلام لەسەر خواپەرستی لەسەر خەڵک دۆستی لەسەر برایەتی و تەبایی بەهۆی بە بەرنامەگرتنی شەریعەتی خوای پەروەردگارەوە خوای تەعالی عاقبەتمان خێر کات دەری خێرمان لێ بکاتەوە من دەستخۆشی دەکەم لە مەڵبەندی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی ساداتی پیرخدری والسلام علیکم و رحمة الله